بەڵێ ئەگەر ئێمە بێ وەکو حیزبیش باسی کەین بەڕاستی هەر ئەو ڕاگەیاندنی ناشتنی 1 ملیۆن نەمامەکەی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە خۆیان خەمخۆری بۆ شارەکە بۆ دامکردنی ئێمە وەکو باخچەکان کە هاوکار بوون پاڵپشتمان بوون زۆرترینمان سەوز کردو بەڕاستی ئەگەر بینە سەربارێکی کە زۆر گرنگە بابەتێ من بیرم نەچێ خەمخۆری بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی و هەروەها یەکێتی ئەندامانی یەکێتی هەم دەستەی کارگێر ئەندامانی سەرکردایەتی زۆربەیان کار لەسەر ئەوە کراکە هێڵێکی سەوز دروست بکرێ ئێمە ئەو هێڵە سەوزە بەڕاستی ئەوە دەرخەری ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخەمی پاڵپشتی و حکومەت و بەخەمی خزمەتی هاوڵاتی بووە لە ناو حکومەتە چکە دوجار خەڵک پێویستی بە خزمەت گوزاریە کە ئیشی حکومەتە لەبەرەوە ئەو هێڵە ئێمە هەر لە کاتی ڕاگەاندنەکە خێرا دەست بە جێ لیژنەمان دروست کرد بۆ تەنسیقمان لەگەڵ ئەو لیژنەیە کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروستکرا و بەردەوام هەتا ئێستش کۆنتاکتێک و تەنسیقێکی باش هەیە چونکە بەڕاستی زۆری ئەو خەڵکانێک کە پەیوەندیان بە هێڵە سەوزەکەەوە کرد یەکسەر ئەوانیش دەست بەجێ بۆ ئێمەیانەنا بزانە لای ئێمە وەکو حکومەت وەکو شارەوانی چیمان لەسەر کردووە بەدەستخۆشیەوە بۆ هەموو ئەوانەی کە لەگەڵ مناکارەکەن لە ناو شارەوانیە زۆری ئەو داواکاریانەی خەڵک یان ئەوە تا لە پارێزگا بوون بۆ تەندەر یان ئەوە تا لای خۆمان بوون لە ئامادەکردنی دەرخستەیە بوون یان ئەوە تا بە داوای لێبوردنەوە بۆ هەندێک لەو داواکاریانەی کە بەڕاستی بودجەکەی زۆر بوون داواکاری خەڵک لەبەرەوە ئێمە لەوانەیە نەمانتوانی بێ لەم کاتەیە بەڕێستانە زانن کە ئێمە ناڵم هەر هەمووی بەڵام زۆری ئەو خزمەت گوزاریانەی ڕاستە بودجەیەکمان هەیە لەلایەن حکومەتەوە بەڵام بودجەکە لە ئاستی پێویستانە بەڵام زۆربەیمان لەلایەن وەبەرهێنانەوانەیە کە زۆر سوپاسیانەکەی لێرەوە بەرهێنەران کە دەوریان هەبووە لە دعمکردنی حکومەتە لە دعمکردنی شارەوانیە کە دوجار خۆیانمان هێناوەتە ناو حکومەتی لۆکاڵی سلێمانیەوانەیە کردومانن بە بەشێک لە خەڵکی سلێمانی و لە ئیداری حکومەتە